عومەر عەبدوڵڵا فەتاح ناسراو بە عومەر گوڵپی ساڵی 1970 لەدایک بووە. خاوەنی دوو بڕوانامەیە، یەکەمیان بە کالێرۆسە لە زانستی ئامار لە کۆلێژی کارگێڕی و ئابووری، دووەمیان بڕوانامەی ماستەرە لە زانستی بەڕێوەبردن. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە لە ساڵانی 2008 تا 2009. ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ئەندامی فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانە. مامۆستا بووە لە ئامادەییەکانی پەروەردە لە ساڵانی 2003 بۆ 2014. مامۆسای وانەبێژ بووە لە زانکۆکانی سلێمانی، گەشەپێدانی مرۆیی، پۆلەتەکنیک لە هەردوو ساڵانی 2014 و 2015. بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی بووە لە پارێزگای سێمانی لە 2015 تا 2020. تا ئێستا دوو کتێبی چاپ کراوە. یەکەمیان لێکۆڵینەوەیەکی زانستیە بە ناونیشانی گەندەڵی، دووەمیان لێکۆڵینەوەیەکی مێژوویە لەسەر چیرۆکی 34 گەنجەکەی ئەمنی سلێمانی بە ناونیشانی کەیوان. ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بووە و ئەندامی لیژنەی دارایی و ئابووری بووە لەو خولەدا. بەپێی 4 راپۆرتی دامەزراوەی پەی بۆ ئەدای پەرلەمان و کاری پەرلەمانتاران لە هەردوو ساڵی 2021 و 2022 یەکێک بووە لە 3 باشترین پەرلەمانتار لە ڕووی کاری پەرلەمانتاریەوە.